دیارە 32 ساڵ بەسەر دامەزرانی ڕێکخراوی مناڵ پارێزی کورسان تێدەپەڕێت هەڵبەتە دوێنێ یادی 32 ساڵی کراوەوە ئەمڕۆ تایبەت بە دامەزراندنی یادی مناڵ پارێزی کورسان کۆمەڵک چالاکی جۆرا و جۆر بەڕێوە دەچێت و لەگەڵ هەنگاونان بۆ ساڵیادی دامەزراندنی کۆمەڵەیەک کار و چالاکی دیکە بۆ خزمەتکردنی مناڵان و گەنجان بە چین و توێژی جیاوازەکانەوە لە خۆ دەگرێت. تایبەت بە کار و چالاکیەکانی ڕێکخراوی مناڵ پارێزی کوردستان شلێر سەردار ئاراستەکاری بەرنامەکان لە ڕێکخراوی مناڵ پارێزی کوردستان ڕاستەوخۆ لە ستودیۆی بەیانی کورسات نیوزمیانە خات و شلێر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. سپاس بۆ ئێوە. هەڵبەتە ساڵیادی دامەزراندنی مناڵ پارێزی کوردستان لە بەڕێ سانۆرەتەوەی کارمەندان و ئەو کەسانشی کە لە ڕێگەی ئەو ڕێکخراوە خزمەت وەردەگرن پیرۆز دەکەین. زۆر سپاس بۆ ئێوە سپاسانەکەین. خات و شتێر ئەگەر بە شێوەیەکی گشتی باس لە کار و خزمەتەکانی مناڵ پارێزی کوردستان بکەین بە دیاریکراوی ئەو خزمەتانی کە پێشکەشی دەکات چین. خۆی ڕاستەکەی مناڵ پارێزی کوردستان لەسەر 4 بەرنامە ئیشەکە. بەرنامەکانی یەکێکیان لە بواری تەندروستیایە، دووەمیان لە بواری پاراستنی مناڵایە، سێەم لە بواری پەروەردەیە، چوارەم لە بواری گەنجانە. اینجا هەر بەرنامە و بەپێی ئەو نید و احتیاجاتانی کە ساڵانە یعنی یەتە پێشەوە طبعاً ئێمە پرۆژەی بۆ داڕێژین یاخود بە دوواداچوونمانە بێ بۆی لە ڕێگای ئەوەی کە پرۆژەیەک بێت یاخود کە خزمەت گوزاری پێشکەشکەین یاخود لە ڕێگای تەوەیەوە بێت یاخود لە ڕێگای هەر خزمەت گوزاریەکەەوە بێت. باشە ئەمە تایبەت بە بابڵێن یەکێک لەو بەرنامانە کە خزمەتکردنە لە ڕێگەی پەروەردەیی یاخود بابەتێکی دیکە بە دیاریکراوی ئەگەر سەرتا باز لە خزمەتە پەروەردەیەکان بکەین دوای ئەوەی نەسەر بابەتەکانی دیکەی تەندروستی و چالاکی خوێنەریەکان لە بەرنامەی پەروەردە ڕاستیەکەی چەند شتێکمان هەیە ساڵانە طبعاً ئەم پرۆژانە ئەگۆڕێت خۆی هەروەکو ئاماژەم پیا بەپی ئەو احتیاجاتانی یەتە پێشەوە یاخود ئەو پێداویستیانی یەتە پێشەوە طبعاً لە ڕێگای پرۆژەکانمانەوە ئێمە یعنی داتامان دەست دەکەوێت لە ڕێگای مەسەن ئەو ڕیپۆرتانەوە لە ڕێگای ئەو کۆبوونەوەی کە بەشداریەکەین ئایا کۆبوونەوەکان لەسەر ئاستی چۆنەڵی ڕێکخراوە ناوخۆیەکان نابێ یاخود ڕێکخراوە جیهانەکانی شابێت کە لە عێراقا ئیشەکە لە ڕێگای کۆنتاکتکردمان بە وەزارەتەوە ئیتر ساڵانە طبعاً لەسەر ئاستی ئەوە ئێمە چەند پرۆژەیەک دیزاینەکەین و ئەچێتە ژێر بەرنمەیەکەوە تاوان هەر پرۆژێک بۆ بەرنامەی پەروەردە ڕاستیەکەی چەند شتێکمان هەیە یەکێک لەو پرۆژانەمان کە درێژخایانە ئەمە زۆر بابەتی کازیوەکانە جەنابشتان لەوانەیە ئاگادار بن کە ساڵانە یاخود ڕۆژانەش یعنی چەندەها مناڵ ڕووی تێ ئەکات ئیتر لەوێ خزمەت گوزاری ئایا پەروەردەیی بێ بۆ خوێندنی نافەرمی یاخود مەسەلەن هەنێ چالاکی تر وەکو هوەری وەرزشی و یان ڕاهێنان وەرەگرن مناڵەکان ئایا ڕاهێنان بێ لە بواری هوەریەکانە وەکو ئیشی دەست بێ وەکو وێنە کێشان بێ. طبعاً ئێمە لە ڕێگای هەر ڕاهێنانێکەوە کە ئەیکەین یاخود هەر ترینینێکەوە کە ئەیکەین ئێمە مەسجێکمان هەیە بۆ مناڵەکان بۆ نمونە لە ئیشی دەستا ئەم ساڵ تەرکیزمان لەسەر مەسەلەی ریسایکلین بوو کە چۆن مناڵ بتوانێت ریسایکلین کا بە و بابەتانی کە ڕۆژانە هەیەی ئەمەش بۆچی بۆ پاراستنی ژینگەیە ئەگەر جەنابێت ئاگاداربی لە یعنی لە راپۆرتە عالەمیەکانە یعنی ژینگە بەرە و ئاراستەیەکی باش ناڕوا بەڕاستەکەی و عراقێکێکە لەو وڵاتانی کە لە ژێر ڕسکایە کە لەوانەیە لە 50 ساڵی داهاتووە یعنی ڕوبەڕووی حاڵەتێکی باش نەبێتەوە بە تایبەتی لە بواری ئاوە. طبعاً خۆی لەوانەیە بڵێن مەسەلەی ژینگە چ تەسیراتێکی هەبێ لەسەر مناڵ خۆی ژینگە کاتێکە گۆڕانکاری بەسەر ژینگایەت بۆ نمونە کەمی ئاو ئەمە وای لێ مەسەلەن خێزانەکان مەجبورن ئەو شوێنانی خۆیان بەجێ بڵن وەکو چۆنەڵی ئاوارەبوون ڕووبان زۆح ڕووبات کە ئەمەش یەکەم بەرکەوتە لە مازەرمەندەکەی مناڵە طبعاً ئەو ساکە تۆ خێزانەکە لە ماڵی لە دەستەیە لە بواری ئابووریا مەسەلەن وەزعی خراپە بێ مەجبورە بێ هەمدیسەوە مناڵەکەی ئینڤۆڵڤ کاتەوە بۆی کە کاری یعنی عەفو دەستی کار لە خێزانەکە زیاکە بەم شێوەیە ئێمە پرۆژەکان کە دیزاینەکەین بەم شێوانە ڕەبتیەکەینەوە بەیەکەوە ئەیتر ئەمە لە هەبێجگەلەوە لە پەروەردا ئێمە سنتەرێکمان هەیە سنتەری ڕاهێنانی منداڵی خاوەن پێداویستی تایبەتە کە چەنەها چالاکی تیا ئەکرێکەم ئەو مناڵانە ئیستقبالەکەین طبعاً سنتەرەکە بە دوو شێواز دەوامەکەن داوامیان مناڵی دائیمیمان لەگەڵا لەلایە کە تانی وەڕۆیە داوامەکەی کەشی ئەو مناڵانن کەیان تەنها خزمەت گوزاریەک وەرەگرن ئایا ڕاهێنانی مناڵەکە بێتتر لە ڕووی جەستەیەوە بێ لە ڕووی
سلوکیەوە بێ یاخود ڕاهێنانی خێزانەکە بێ کە چۆن مامەڵە لەگەڵ مناڵەکەی بکات. باشە دیارە کاتێک کە باس لە مناڵپارێزی کوردستان دەکرێت هەرچەنە ئەم ڕێکخراوە لەناو خەڵک داناسراوە، بەڵام هەموو کات ئەم پرسیارە دووبارە دەبێتەوە. مەرجی بەشداریکردنی منداڵان لە کار و چالاکیەکانی ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان پێویستە چۆن بێت؟ ئەگەر خێزانە ویستی مناڵەکەی بێنێت چۆن ئیشتیاقە و پێویستە ئەو مەرج و ڕێنمایانە چی بێت لە کاتێکدا پێم وابێ ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان دەرگای ئاوەڵایە بۆ زۆرینەی مناڵەکان. خۆی مناڵ پارێز ئەوەی جوانەکە و ئەش بێ وابێ کە ئێمە جیاوازی ناکەین لە بینی هیچی توێژێکا بەڕاستیەکەی ئیتر ئایا لە ڕووی قەومیەتەوە بێ کورد بێ مەسان عراز بێ تورک بێ هەر شتێک بێ ئێمە لە هەر شوێنێکە سنتەرێکمان هەبێ یاخود ئۆفیسێکمان هەبێ هەموو کەسێک ئەتوانێت ڕوومان تێ بکە کاتێکە بابەتێکی هەبێ پەیوەندی بە مناڵەوە هەبێ تەوعاً بەرنامەکان بۆ نمونەوە تەسمیم کراوە کە بەپی تەمەەن بێ زۆر جار بۆ نمونە کازیوەکان لە 6 تا 12 ساڵ مناڵ لەوێ ئەفو تا 13 ساڵ لەوێ ئەبێ لە دوای 13 ساڵەوە ئەچێتە سنتەرەکانی گەنجان ئیگینا هەرچ مناڵێ لە خوار تەمەنی 18 ساڵەوە بێت و ئەتوانێت سوودمەند بێ لە خزمەت گوزاریەکانی مناڵ پارێز. طبعا ئەمە وەکوتم لە بەرنمەیەک بۆ بەرنمەیەکە گۆڕێ بۆ نمونە لە بەرنمەی تەندروستیا ئێمە بابەتێکمان هەیە کە ئەنجامدانی نەشتەرگەریە یاخود چۆنەڵی سەرفکردنەوەی بڕێک لە تێچووی نەشتەرگەریە کە بۆ ئەو خێزانانەیە کە کەم دەرامەتن ناتوانن ئەوە بۆ مناڵەکان بکەن. ئەمە مەجبورین مەسەرەن هەندێک کرایتریای بۆ دانین بۆی کە تۆ ئەو مناڵانە سوودمەند بن کە زیاترین پێویستیان پێێتی یعنی ئیگینا هەرچ مناڵێک ڕوبەڕووی هەر شتێک بێتەوە لە خوارتەمەنی 18 ساڵەوە بێ ئەتوانێت ڕووکاتە مناڵ پارێز و چووکە بە تایبەتی ئەمە شکر مناڵ پارێز سەروەکو جەنابیشتان ئەزانن ئۆفیسمان هەیە لە چەند شوێنێک لە سلەیمانی هەمانە لە هەولێر هەمانە لە دووەک هەمانە لە کەرکووک هەمانە ئەمە بێجگا ئەمە ئۆفیسە یعنی چۆنەڵی گەورەکانمانە بەڵێ بێجگە لەوەی کە ئێمە مەسەن سنتەرەکانمان هەیە لە چەند شوێنێکی کە بۆ نمونە لە کۆیە لە خانەقینە لە دەربەنی خانە لە شۆڕشە بەشی گرتنە خۆمان هەیە ئەویش لە چەند شوێنێکە بۆ نمونە لە هەڵەبجەیە لە قەڵاتزیەیە یعنی لە هەر شوێنێک ستافی مناڵ پارێزی تێبوو ئەتوانن هەرچ مناڵێک یاخود هەر خێزانێک پێویستی بە ئیسیشارە بێ پێویستی بە هاوکاری بێ ڕووبکاتە باشە خاتوشتێر بابەتێکی دیکە خزمەتکردنی مناڵپارێزی کوردستانە بەم مناڵانەی کە لە کەمپەکان نابوونیان هەیە هەڵبەتە ساڵانە کار و چالاکی جۆرا و جۆر بۆ خزمەتکردنی مناڵانی با بڵین ئاوارە و مناڵانی پەنابەر لە کەمپەکان نابوونیان هەیە ئەم خزمەتانە خۆی لە چیدا دەبینێتەوە؟ ئەمە ڕاستیەکەی مناڵی کەمپەکان ئێمە پرۆژێکمان هەیە لەگەڵ ڕێکخراوی UNHCR کە تایبەتە بە مناڵی پەنابەر لە کەمپی باریکە ئیشمان هەیە تاوان ئەم پرۆژەیە لەسەر ئاسی تەنها پارێزگای سلێمانی نییە بەڵکو لەسەر ئاسی پارێزگای سلێمانی و هەولێریشە لە ناو کەمپەکانە ئیشەکەین لە هەولێر لە 5 کەمپا ئیشەکەین لە سلێمانی لە کەمپی باریکە ئیشەکەین بێجگە لەوەی کە لەگەڵ لە کەمپی باریکە و لە لای مەسان پرۆژێکی کەشمان هەیە کە خزمەت گوزاری پێشکەشەکە بۆ پەنابەرانی کە لە ئێرانەوە هاتوون. طبعا زیاتر چالاکیەکانمان لە یعنی پێشکەشکردنی چۆنەڵی PSS بەرنمەیە کە واتە پاڵپشتی دەرونی کۆمەڵایەتیە کە پێشکەش بە مناڵەکانەکرێ بۆچی لە ڕێگای ئەم بەرنامانەوە طبعا ئەمە چەند بەرنمەیە کە دیزاین کراوە کە هەوڵەیە کە وابکە چۆنەڵی قووەتێک با بە مناڵەکە خۆی بتوانێت کە ڕوبەڕووی شتەکانی بێتەوە بتوانێت کە تعبیر بکە لەو نیگەرانیانەی کە هەیەی بتوانێت ئەو نامانەی کە خۆی هەیەی بیگەێنێت بتوانێت کۆنتاکت بکە لەگەڵ خەڵکانی گەورە بە شێوەیەکی گونجاوتر کە ئەمە یارمەتی بە طبعاً هەدەف لەمە چیە بۆی مناڵەکە لە کۆتاییە ڕوبەڕووی خراپ مامەڵەکردن نەبێتەوە بێجگە لەوە هەر لە زمانی ئەو چالاکیانە هەنێ چالاکیمان هەیە کە چۆنەڵی نەنسترەکچەری پێڵێن واتە چالاکی هوەریە چالاکی مەسەن وەرزشیە ئەمەش بۆ چییە تۆ بۆ دەستنیشانکردنی مناڵەکانە تۆ زۆر جار لە ڕێگای ئەو چالاکیانەوە ئەنجامی ئەزانی مناڵەکە چ کێشەیەکی هەیە تۆ لە ڕێگای ئەوە مناڵەکان دەستنیشانەکەی تۆ ئیدۆزیتەوە و دواتر بە دوواداچوون بۆ ئەو مناڵانە ئەەکەی ئایا کە کێشیان هەبێ یاخود ڕوبەڕووی هەر شتێک بوو بێتنەوە بێجگە لەوە هەر لە پرۆژەکە مەسەلەن بابەتێکمان هەیە بە دوواداچوونی کەیسە کە ئێمە کەیس بە کەیس کاتێک کەیسەکەیتە پێشەوە ئەزانین
جۆرە کێشەیەکی هەیە ئایا کێشەکەی لە ڕووی پاراستنی مناڵەوە بێوەکو ڕوبەڕووی خراپ مامەڵەکردنێک بێتەوە یان تونوتیژیەک بێتەوە یان کێشەیەکی بۆ نمونە لە تەندروستیا هەبێ ئێمە دەستنیشانیەکەین و تەواان خزمەت گوزاری پێشکەشەکەی. باشە ئەگەر بینە سەر بەشی لە خۆگرتنی مناڵپارێزی کوردستان بە دیاریکراوی خزمەتەکان کە پێشکەشی دەکاتین. طبعاً پرۆژەی گرتنەخۆی مناڵپارێز ئەوە یەکێکە لە هەرە پرۆژەکانت وان بڵێم یەکەم پرۆژە بوو کە مناڵپارێز دەستی پێکرۆ بەوە دامەزراوە لەخوا بەزیابێت تا ئێستا بەردەوامە کە ساڵانە ئێمە هاوکاری مادی مناڵەکەین. طبعاً دیزایانی پرۆژەکە لە پێشا وابوو هەر بیرۆکەکەی وابوو خۆتان نەزان لە ساڵی نەوەکانە ئیتر بەڕاستی بەهۆی ئەو بارودۆخە ئابووری کە تیا بووین یعنی خەڵک زۆر ڕوبەڕووی بارودۆخێکی دارایی خراپ بووە بێجگەلەوەی کە بەهۆی شەڕ و شۆڕی چەند ساڵەوە و ڕاپەڕین و شەڕی کوێت و شەڕی ئێران عراقەوە مناڵێکی زۆر هەبوو بەڕاستەکەی کە باوکیان لە دەستدا بوو کە ئەمە وای کردبوو یعنی چۆنەڵی بارودۆخی مناڵ بەرەو ئاکارێکی خراپ بڕوە لە خوێندندا ببڕێ بۆیە مناڵپارێز بیری کردەوە کە پرۆژەیەکی وا دیزاین کە بتوانێت مناڵەکە لە ناو خێزانەکەی خۆیان بمێنێتەوە بەڵام بە بڕێک پارە هاوکاری مانانە بکە. تا ئێستاژە و پرۆژەیە بەردەوامە ئێمە سپۆنسەرمان هەیە سپۆنسەرەکانمان لە دەرەوەی وڵاتیش و لە ناو وڵاتی یعنی لە ناو خۆشایە کە مانانە ئێمە تەوان سەردانی ماڵەکانەکەین دەستنیشانی مناڵەکانەکەین مجموعی کرایتریامان هەیە ینی پیاسمان هەیە بۆی کە مناڵەکان پێوەرمان هەیە کە مناڵ بتوانێت سوودمەند بێ لەو پرۆژەیە ئیتر کە بە دوواداچوونەکەین لەگەڵ سپۆنسەرا پەیوەندیەکەین و پارەی بۆ دەرەچێت. ئەم ساڵ شتێکی کەمان بۆ زیاد کردووە لەبەرەوەی کە خۆتان نەزانن بابەتی مناڵی ئیشکەر و خراپ مامەڵەکردن زۆر زۆر بووە ئەو مناڵانشمان تیاشمول کردووە. باش خاتوشتێر بابەتێکی دیکە کە هەڵبەتە خزمەتەکان زۆر زۆرن لەبەر کاتی بەرنامەکە دانە بەدانە ناتوانین بێت پەنجە بخەینە سەریان ئەو بابەتی کە تایبەتە بە خزمەتکردنی تەندروستی مناڵام کە بەڕاستی جێ خۆی گرتو ئەو خێزانانی کە مناڵەکان گیرگرفتێکی تەندروستی هەبێ هەندێک کات تیم مناڵپارێزی کوردستان دەهێنێتە ناو هەرێمی کوردستان و هەندێک کات بابەتەکە پێچوانەیە گەر مناڵێ زۆر پێویستی بە چارەسەرێکی دەگمەن هەبێت هاوکاری دەکرێت بڕواتە دەرەوە. چۆن هەنگاو دەنرێت بۆ باشترکردنی ئەم لایەنە لە ڕووی مناڵپارێزی کوردستانەوە بۆ خزمەتکردنی مناڵانی کە کێشی تەندروستیان هەیە؟ طبعاً یەکەم هەدەفی مناڵپارێز کە کاتی هەر پرۆژەیە دیزاینەکە تەنها بە تەنیا نایە خۆی بەشداری ئەمە بێ ئەوێ ڕۆڵی حکوومەتیشی تیا بەهێزکە بەڕاستیەکەی تۆ چونکە ئێمە ڕێکخراوین ئەم مەسەلەن بۆ نمونە ئێستا بەرنمەیە دیزاینەکەین هەدفمان ئەوە نیە کە مناڵپارێز خۆی هەموو شتەکان کە هەدفمانەوەی کە بتوانین بزانین چۆن تعزیزی ڕۆڵی حکوومەتەکەین بۆی ئێمە لە بواری خزمەتگوزاری تەندروستیا زۆر شتمانەیەکە لەو شتانە مەسەلەن دابینکردنی جیهاز و بابەتی تەندروستیە کە بۆ خەستەخانەکانێکین دامکردنی خەستەخانەکانە بۆ نمونە ئێستا لە خەستەخانەی هیوە کە پرۆژێکی تایبەتیمان هەیە بۆ ئەوێ کە پرۆژەی ئارای پێ ئەوترێ ئێمە دامی دەرمانەکەین بۆ ئەو دەرمانانی کە ڕۆژانە بەکاریەت و تەسیری هەیە لە چارەسەرکردنی مناڵە ئێمە دامیان ئەکەین ڕۆژانە بە دەرمان بێجگەلەوەی کە ستافی تایبەتیمان لەوەیە هەروەکو خوجەنابی شت ئاماژەت پێیا کە مەسەلەن ئێمە چەنەها تیمەهێنینەوە بۆ ئەنجامدانی نەشتەرگەری تیمەکانمان تەنها بۆ ئەنجامدانی نەشتەرگەری نیە نەخێر بەڵکو بۆ سەپۆرتکردنی کەوادری سەحیشات ڕاهێنانکردنیانە و ئاڵوگۆڕکردنی زانیاریەکانە لە نێوان دکتۆرە بیانەکان و دکتۆرەکانی خۆمانە ئەمە بێجگەلەوەی کە چەنەها پرۆژەی کەمان هەیە کە وەکو یارمەتی مناڵ بە سەرفکردنەوەی پارەی دەرمان و پارەی عملیات و ئەم بابەتانە. سپاس زۆر ڕوونکردنەوەکانت دووبارە بەخێراتی زۆر سپاس بۆ شلێر سەردار ئاراستەکاری بەرنامەکان لە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان کە میوانی بەیانی کورس هاتنێز بوون.